لە دڵبەر گفتوگۆیەکم نەبیست ئەی سینە ئەفغانێ، لە لێوی پێکەنینێکم نەدی ئەی دیدە گریانێ. دەسم ناگاتە گردنی مینایی ئەی ساقی، دەمم ناگاتە چاوی ئەی عەرەق خۆری نەفنجانێ. پەرێشانم لە ڕووی ئەو شۆ خەلاچۆ ساتێ ئەی پەرچەم، دڵم بەینێکە زۆر تاریکە ئەی شەو ماهی تابانێ. گەهێزام داری تێغی ناز و غەمزەم چارێ ئەی جەڕاح، گەهێ بیماری چاوم ئەی ڕەئیسی سەحە دەرمانێ. بە شەو شێواوی زوڵفی عەمبەرم ئیمدادێ ئەی سومبول، بەڕۆژ شەوتاوی باڵای دڵبەرم ئەی سەر و جەولانێ. لە شەوقی ماهی ڕووی ئەو شۆ خەت و خۆ ئەپرتەوێ ئەی ڕۆژ، لە شەوقی ماهی ڕووی ئەو شۆ خەت و خوا پرتەوێ ئەی ڕۆژ. بە یادی چاکی سینەی ئەی سەحەر سادەی گریبانێ. بەتاو هات لەشکری غەم، بەتاو هات لەشکری غەم سا لە خۆڕۆیشتنێ ئەی دڵ. مناڵی زۆرە شاری سینە ئەی مەجنون بیابانێ. زەلیلم بگرە دەستم، زەلیلم بگرە دەستم کەوتوم سا ڕەحمێ ئەی گردون. فەقیرم نامورادم بێنەوام ئەی منعم ئیحسانێ. وەکو بێخود لە مەولا، وەکو بێخود لە مەولا بگرە بۆ خۆت ڕێگێ ئەی پێ. لە مەولای خۆت بوێ تۆش چەشنی ئەو ئەی دەست دامان. بە ناوی خوای بەخشندەی میهرەبان و دلۆڤان. بینەرانی بەڕێز و خۆشەویست ئازیزانمان لە هەر جێگە و شوێنێک هەن، سڵاوی خوای گەورەتان لێبێ و بەخێر بێن بۆ بەرنامەی ڕازی دڵان. خۆشەویستان، هەستان کردووە کە چۆن بەبێ هەستکردن بووینەتە کۆیلەی ئەو شاشە بچووکانەی بەردەستمان. هەر بەڕاست هەستمان کردووە یان هەستمان بە ترسێک کردووە کاتێک کە موبایلەکەت لە ماڵەوە جێهێڵی. ئایا ئەزانی ڕۆژانە چەند سەعات لە تەمەنی پیرۆزی خۆت لە دنیای مەجازیە بە فیڕۆئەیی؟ ئەمڕۆ ئێمە لە ڕازی دڵان باس لە نەخۆشیێکی باو ئەکەین، نەخۆشی ئیدمانی دیجیتاڵ یان دیلبوون بە دنیای مەجازی. نەخۆشیەک کە ڕەنگە زۆر بەمان تووشی بوو بین بەبێ ئەوەی کە دانی پیا بنێ. بەڵام ئامارەکان ئەڵێن ڕۆژانە بە تێکڕا ئینسانی ئەم سەردەمە، ئینسانی دنیای مۆدێرن، نزیکەی 7 دانە سەعات لە تەمەنی خۆی لەسەر ئامێرە دیجیتاڵیەکان بەسەر ئەبا. هەر بەڕاست ئایا ژیانی ڕاستەقینە بۆتە ئەو کاتەکەمەی لە نێوان دوو چاتە ماوەتەوە؟ بەڵام وەک هەموو ئەڵلقەیشی دیکەی بەرنامەکەمان نامانەوێت تەنها باسی کێشەکان بکەین. ئەمڕۆ سەفەرێکەکەین بۆ ناو خەزێنەی پڕ لە حکمەتی عیرفانی و ڕۆحانی بۆ ئەوەی کە ببینین چۆن ئەتوانین لەم بەندی و ئەسارەتە ڕزگارمان ببێ. خۆشەویستان و ئازیزان، مەولانە یەکێک لە حکمەتەکانیە باس لەوە ئەکا کە غەفڵەت خەوێکە کە بێداربوونەوەی تەنها لە مردنایە. ئەگەر پێش مردن بێدار نەبیتەوە، دڵنیا بە دوای مردنیش هەر خەودیە. ئەمە دروست ئەو فەرمایشتەیە کە هەندێک دەڵێن پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموویەتی، هەندێکیش دەڵێن نەخێر ئەمە قەولێکی ئیمامی عومەرە. بەڵام هەر کامیشان بێ محتەواکەی بەڕاستی زۆر زۆر جوان و گەورە و کاریگەرە کە ئەفەرمێ الناس نیام ئیذا ماتوا انتبهوا. خەڵکی هەمویان خەوتون، کاتێک بێدار ئەبنەوە ئەو کاتەیە کە مردوون، یعنی ئەو کاتەی کە ئەمرن بێدار ئەبنەوە.
خۆشەویستان دەروێشێک لەسەر ڕێگا دانیشت بوو بە کوڵ ئەگریا و ڕێبوارێک هاتە پەناوی لێ پرسی بۆچی ئەگریت. دەروێشیش پێی وت بۆ مردووەکان ئەگریم. ڕێبوار وتی کامە مردوو؟ خۆ لەم ناوە مردووی لێ نییە. مردوو ڕۆیوەتە شوێن و جێگەی بە حەقی خۆی. دەروێش وتی بۆ ئەو مردووانە ئەگریم کە سەر تاپای ژیانیان لە غەفڵەت و بێهودەییە بەسەرەبەن، لەشیان زیندووە بەڵام ڕۆحیان مردووە، شاریان بینیوە بەڵام ئاسمانیان نەبینیوە، خەڵکیان ناسیوە بەڵام بەداخەوە خۆیان نەناسیوە. لە زانستی دەروونناسیە خۆشەویستان، غەفڵات یان نەبوونی ئاگایی لە ئێستایە بەڕاستی یەکێکە لە دەرەنجامەکانی ئیدمان بوونی ئێمە بە دنیای دیجیتال. ئەو غەفڵەتە کە سۆفیەکان باسی لێوە ئەکەن ئەمڕۆ بە شێوەیەکی نوێ و بە شێوەیەکی تازەتر خۆی نمایش کردووە و وەکوەڵێ بە شێوەیەکی نوێ خوی بە ئێمەوە گرتووە. غەفڵەت لە ژیان لە ڕێگای نقومبوونمان لە دنیای مەجازیە پەیوەندی بە ئەمڕۆوە ئەوەیە کە بەڕاستی ئێمە خۆمان زیندانی کردووە لە بازنەی سکرۆڵکردنێکی بێکۆتا و هەست نەکردن بە تێپەڕبوونی کات لە کاتێکە مەحوی چەند جوان باس لە گرنگی کاتەکە و ئەفەرمێ برا فکری چرا کبریتی فرسەت تا لە دەستایە، شەوی یەڵدا لە پێشە ڕۆژی عمرت وەختە ئاوا بێ. بەڕاستی ئێمە ئەوەندە ئیدمان بووین بە دنیای مەجازیەوە ئاگامان لەوە نەماوە کە ڕۆژ بە ڕۆژ و سات بە سات پێ بە پێ لە مەرگ و تیاچوون و نەمان نزیک ئەبینەوە. خۆشەویستان تێپەڕبوونی کات، نەبینینی جوانیەکانی سروشت و دەوروبەر، لە کیزدانی ساتەکانی ژیانی ڕاستەقینە وای کردووە کە ئێمە بێبەهرە بین لە زۆر شتی جوان. یعنی بەڕاستی ئێمە کەوتوینەتە ناو شادومانیەکی درۆینەوە. شێخ عەتاری نیشابوری شتێکی زۆر جوان باسەکە، ئەڵێ شادومانی ڕاستەقینە وەکو ئاوێکە کە لە ناخەوە دەربێ، نەک وەکو بارانێک کە بۆ ساتێک تەڕت ئەکا. شادومانی ڕاستەقینە ئەوەیە کە لە ناو ناخی خۆتەوە هەست بە شادومانی بکەی، نەک ئەوەی کە لە دنیای دەرەوە دەرکی پێەکەی. بۆیە پادشایەک هەزار خزمەتکاری هەبوو، هەمویان هەوڵیان ئەدا بۆ ڕازیکردنی دڵی پادشا کە هەمیشە دڵتەنگ و بێتاقەت و ئەوە بوو کارێک بکەن کە ئەم دڵتەنگیەی پاشا نەمێنێ. ڕۆژێک دەروێشێک هاتە ناو دەرباری پادشا وتی ئەرێ قوربان من ئەبینم کە هەمیشە تۆ غەمباری. پادشا وتی هەر بەڕاست من بۆ هەمیشە غەمبارم؟ دەروێش پێی وت چونکە تۆ هەموو کاتەکانی لە دەرەوەی خۆت بە دوای خۆشیە ئەگەڕێی، لە کاتێکا خۆشەویستی ڕاستەقینە لە ناخی خۆتایە. وەک چۆن یعنی ئەشێکانیەک لە بنی بیرێکە هەبێ بەڵام ئێمە بۆی ناگەڕین و لە شوێنی وشک وەکوەڵێ بۆی ئەگەڕێین، زۆربەی زۆری ئەپەکان و تەنانەت بەرنامەکانی سۆشیال میدیا بە شێوەیەک دروستکراون کە مێشکی ئێمە ئالوودەی خۆیان بکەن. زۆر جوان مەحویە فەرمێ بە ئاوی تێگەیشتین ئێمە دنیا هەر سەرابێ بوو، بە ئاوی تێگەیشتین ئێمە دنیا هەر سەرابێ بوو، هەموو دەشن بە خنکان و لە وشکی شەمەلەی مەخلوق. بەڕێزان و خۆشەویستان، بەڕاستی زۆربەی ئەپەکان و تەنانەت بەرنامەکانی سۆشیال میدیا بە شێوەیەک دروستکراون کە مێشکمان مادەی دۆپامین دەرئەیە بۆ ئەوەی کە هەستی خۆشی پێمان ببەخشێ. بەڵام ئەمە خۆشیشی کاتی و سەطحیە کە بەجددی هیچ قوڵاییەکی نییە و بەردەوامیش نییە و هەمیشەش پێویستی بەوە هەیە کە بە بەردەوامی زیاد بکرێ. ئەمە چ پەیوەندێکی بە دنیای ئەمڕۆمانەوە هەیە خۆشەویستان؟ خۆشی کورتخایان و بینینی هەواڵ و پۆستەکان زۆر کات مەسەلەن هەستێکی خۆشی بەڵام زوو تێپەڕ بە ئێمە ئەبەخشێ. وەرگرتنی لایک و کۆمێن لەوە چێ بۆشایی و بێزاریەکی
کورتخایەن لە ژیانی ئێمەیە پڕ بکاتەوە، یان جۆرێک لە سکرۆڵکردن لە پۆستێکەوە بۆ پۆستێکی تر، جێگرتنەوەی پەیوەندیە ڕاستەقینەکانمان بە جۆرێک وەکوڵێ دروست بکە کە بۆ ساتەوەختێک ئێمە پێی خۆشحاڵ بین. بەڵام بەڕاستی ئەم دنیا مەجازیە ناتوانێ خۆشی و خۆشحاڵی حەقیقی بە دڵ و دەرونی ئێمە ببەخشێ. شاعیرێ زۆر جوان وتوێتی، ئەڵێ من و مەجنونیان بردە بەر مەکتەب لە بۆ فێربوونی قورئان و ئەدەب. من قورئانم خوێن دەوریشم داوە، مەجنون لە سوورەی وەللەیلا ماوە، یان ئەو هەر لە سوورەی وەللەیلا ماوە. ئەمە ڕێک ئەوەمان پێڵێ، ئەو حەقیقەتەمان پێ ئەڵێ کە ئەوەی زوو گوزەرە بەسەر شتەکان ئاتێ ئەپەڕێ هیچ تام و چێژێکی لێ نابینێ. ئەوەی کە خێرا بەسەر شتەکان هەنگاوەنێ و باز ئەیە دڵنیا بن لەوەی کە ناتوانێ خۆشی حەقیقی دەستکەوێ. بۆیە مەجنون ئەم کاتێک کە هەموو قورئانی دەور کردوتەوە، مەجنون تەنها لە سوورەیەکی بچووکی وەللەیل ماوەتەوانێ و متاڵای ئەوی کردووە. بۆیە مەولەوی لە شوێنێکە زۆر جوانە فەرمێ من کە دڵدایمنەوە وەی لە من غەرقی متاڵای خاڵی لەیل من، چ باوکی تانەی تەونتا و من شەوقی متاڵای ڕووی کتاو من. لەبەر ئەمەیە زۆربەی زۆری عاریفەکان و شاعیرە گەورەکانی ئێمە بۆ خۆشی و بۆ شادومانی گەڕاون بۆ ئەو جێگەیەی کە لە دڵ و دەرونی خۆیانەوە سەرچاوە بگرێت. شەمسی تەبرێزی لە یەکێک لە حکمەتە قوڵەکانیان زۆر جوان ئەڵێ هەر کەسێ سەفەری دەرەوەی خۆی بکا وڵاتانە بینێ، بەڵام هەر کەسێ سەفەری ناوەوەی خۆی بکا خۆی ئەبینێ. سەفەری ناوەوە هەزاران ساڵە و سەفەری دەرەوە ئەتوانی بە یەک ڕۆژ کۆتایی پێبهێن. بۆیە دەگەڕنەوە کە موریدێک 30 دانە ساڵ گەڕا بە دوای خۆیە، وەکو چۆن مەحویە فەرمێ بەجێ نایە دەبێ ڕووبکەی نەسارا، حەقی ئادابی مەجنونی لە شارە، کە چەرخ ئەسکەندەری دی دەردەدارە، وتی ئەم هەم بووە هەم دەردیدارە. بەڵێ خۆشەویستان، وتمان موریدێک 30 دانە ساڵ گەڕا بە دوای خۆیە. مامۆساکەی لی پرسی وتی چیت دۆزیەوە؟ مرید وتی هیچ. مامۆساکەی پێکەنی و وتی ئاخر لە شوێنێکی هەڵەیە ئەگەڕێیت، ئەوەی بە دوایە ئەگەڕێی لە ناوەی خۆتایە، نەک لە ناو ئەو هەزاران وێنەی کە خەڵک لە تۆیان دروست کردووە. یەکێک لە قوڵترین و کاریگەرترین کاریگەریەکانی ئیدمانی دیجیتال ئەوەیە کە بەڕاستی ئێمە پەیوەندیمان لەگەڵ خودی حەقیقی و خودی ڕاستەقینەی خۆماندا لە دەستداوە. لە دنیای مەجازی ئێمەیە خۆشەویستان، ینی ئێمە وێنەیشی درۆین لە خۆمان دروستەکەین، کەسێک کە ئەمانەوێ ببین نەک ئەوەی کە حەقیقەتی خۆمان چۆنە. حتا ئەو کێشە و گیر و گرفتانەی کە بەڕاستی ئێستا لە ناو وەکوەڵێ ژیانی کۆمەڵایەتی ئێمەیە وجودی هەیە، ئەم هەموو تەلاق و جیابوونەوەیە، هۆکارەکەی چییە؟ هۆکارەکەی ئەوەیە منێک کاتێک کە ئەمەوێ لەگەڵ کەسێکە ژیانی هاوبەش دروستکەم، من لە لای خۆمەوە وێنەیەکی بۆ ئەەکەم لە خەیاڵی خۆمە کە ئەم کەسە ئەوە نییە وەک ئەوەی کە هەیە، ئەمە تەنها وێنەیەکە و من بۆم کێشراوە. بۆیە زۆربەی زۆری عاریفەکان قسەیان لەسەر ئەوەیە کە ئەڵێ تۆ ئەبێ وێنەیەک پیشانی خەڵک بدەی کە وەک ئەوەی کە خۆت هەی، نەک وەک ئەوەی کە مەسەلەن ئەیانەوێ ببی. بۆیە یەکێک لە دوعاکانی دکتۆر عەلی شەریعەتی ئەوەیە ئەڵێ خوایە وام لێ بکە وەک ئەوەی کە هەم ببم، نەک وەک ئەوەی کە ئەیانەوێ ببم. ئەمە بەڕاستی دوعایەکی زۆر زۆر قوڵ و پڕە لە معریفە. بۆیە ئەمە ژوامان لێ ئەکا کە بەڕاستی نەزانین چی. خۆشەویستان، دروستکردنی پێناسەی درۆیین لەسەر سۆشیال میدیا و تۆڕەکانی دیکە بەڕاستی ژیان بۆ کۆکردنەوەی لایک و فۆلۆوەر، هەستکردن بە بێنرخی کات، وێنەکانمان مەسەلەن ئاها چۆنەڵی لایکێکی کەم یا زۆر وەرەگرێ، ئەمە پێناسەیەکی زۆر زۆر هەڵەیە بۆ ژیانی ڕاستەقینەی خۆمان. بۆیە
ئێمە پێویستمان بەوە هەیە کە بەڕاستی جارێکی تر لە حکمەتەکانەوە فێری ئەوە ببین کە ئازادی وەکو سوهرەوەردی باسی ئەکا ڕێگە چارەی گەیشتنە بە حەقیقەت و خۆشی ڕاستەقینەی دڵ و دەروون. سوورەوەردیە فەرمێ ئازادی ڕاستەقینە کاتێ دەست پێەکە کە زنجیرەکانی خۆت ببینی، یعنی دەرکی ئەو زنجیرانە بکەی کە وەکۆڵێ تۆیان بەستۆتەوە. بۆیە ئەڵێن موریدێک دەدانە ساڵ لە ژوورێکا خەڵوەتی کرد، ڕۆژێ مامۆساکەی هاتە ژوورەوە سەیری کرد، پێکەنی پێی موریدەکە وتی قوربان بۆچی پێ ئەکەنی؟ مامۆساوتی 10 ساڵە تۆ لێرەیت بەڵام هێشتا ئاگاو لە دنیای دەرەوەیە. ئاخر ئازادی ڕاستەقینە ئەوە نییە دنیا جێبهێڵی، بەڵکو ئەوەیە کە وا لە دنیا بکەیت چیتر کۆنتترۆڵی تۆ نەکە. بۆیە بایەزیدی بەستامی ڕەحمەتی خوای لێبێ ئەفەرمێ 40 دانە ساڵ من سەفەرم کرد بۆ ئەوەی کە خۆم بدۆزمەوە، دوجار بینیم کە لە ناو خۆمە چاوەڕێم بوو. ضرورە کە ئێمە باس لە ڕێگاکانی گەڕانەوە بکەین بۆ ناوەوەی خۆمان. ئێمە پێویستمان زۆر جار بە سکوت و مراقبە و بێدەنگی و سکوتە. زۆر کات ئێمە ئەمەمان باس کردووە کە لوقمانی حەکیم کاتێ ئامۆژگاری کوڕەکەی ئەکا پێی ئەڵێ کوڕم دیقەت بەلەوەی کە خوای گەورە 2 دانە گوێی پێبەخشی 1 دانە زمان و زار بۆ قسەکردن. ئەزانی کوڕم ئەمە یانی چی؟ ئەمە یعنی ئەوەی کە ئەبێ هەمیشە پرۆسەی وتن کەمتر بێ لە پرۆسەی بیستن، یعنی پرۆسەی بیستن ئەبێ زیاتر بێ. تۆ ئەبێ گوێ لە ناو دەنگی ناخی خۆت هەمیشە بگری. بۆیە یەکێک لە عاریفەکان پرسیاری ئەوەی کرد، وتی بۆچی خوای گەورە 2 دانە گوێ و زمانێکی بە ئێمە بەخشیوە؟ بەڵام چی بوو؟ یعنی حکمەتەکەی چی بوو؟ ئەو وتی ئەوەی کە قوڵی ئەم بابەتەیە ئەوەیە کە ئێمە ئەبێ زیاتر گوێ لە گلە و پەندی ناوەوەی خۆمان بگرین، نەک دەرەوەی خۆمان، بۆ ئەوەی کە کەمتر بۆڵە بۆڵ بکەین. بۆیە خۆشەویستان ئێمە ضرورە کە ماوەیەکی زۆر لەگەڵ خۆمانە جارێکی تر ئاشنا بینەوە بۆ دنیایی کە بۆ لەحزەیەک ئەگەر بتوانین تەواوی ئەو پەیوەندیانی کە پەیوەندی سۆشیال میدیایی ئێمە وەکۆڵێ چڕوپڕتر کردوتەوە، بۆ ماوەیەک ئەگەر بکرێ خۆمانی لێدا بنڕین بۆ ئەوەی کە بگەینەوە سروشتی جوانی حەقیقەتی ئینسانی بوونی خۆمان، هەتا ئەوەی کە ئەوەی لە ناوەوەی خۆمانە دەرکی پێ ئەەکەین لە دەرەوەش دەرکی پێ بکەین و بیبینین. خۆشەویستان، لە دوامەتافی ئەڵلقەی ئەم جارەمان و بەرنامەی ڕازی دڵان ئەمەوێ ئەوە بڵێم کە ئێمە لە سەردەمێکە ئەژین بەڕاستی تەکنەلۆژیا ژیانی زۆر زۆر ئاسان و ئاسانتر کردووی، بەڵام لە هەمان کاتا وەکوڵێ دزی ژیانی ڕاستەقینەمان تەنها ئەو بابەتەیە و درزێکی گەورەی خسۆتە نێوانمان. تەکنەلۆژیا خۆی خراپ نییە، بەڵام شێوازی بەکارهێنانی ئێمەیە کەوای لێ ئەکا کە بەڕاستی خراپی بکە، یان ئێمە چۆن ئەتوانین لەگەڵ بەکارهێنانیا ئازاد ببین و ئازادمان بکە، یان ئەو نەتوانێ بمان کاتە کۆی لێی خۆی. عاریفەکان پێیان وایە کە هەموو مرۆڤێک لە گەشتێکی بەردەوامایە بۆ گەڕانەوە بۆ خۆی، بۆ ئەو کەسەی کە لە ڕاستیە هەیەتی. سەیرەکە ئەمڕۆ ئێمە هەزاران مایل ئەبڕین بۆ ئەوەی ببینین کە چێن، بەڵام ئامادەنین لە خۆمان نزیک ببینەوە ئایا ئامادەی لە کۆتایی ئەم بەرنمەیە بەڕاستی موبایلەکەت بۆ چەند ساتێک بکوژێنیتەوە و چەند خولەکێک بەتەنها لەگەڵ خۆتا بیت و لەگەڵ خۆتا قسە بکەی؟ ئایا ئامادەی سەر هەڵبڕی لە موبایلەکەت و کەمێکیش سەیری ئاسمان بکەی؟ ئایا ئامادەی کەمێک لەو زنجیرانە بپچڕیت و خۆت ئازاد بکەی کە پێوەیتەوە بەسراوی؟ حکمەتی کۆتایی ئەم شەومان پێمانەڵێ خۆشترین سەفەر سەفەری ناو دڵ و دەرونی خۆتە، چونکە ناوەوەی خۆت تەنها شوێنێکە کە هێشتاش ناسینەوەی چەندین نهێنی تێدا ماوە. من بیلال کەیوانی لەگەڵتان بووم
لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا بە پێشکەشکردنی چەندین ئەڵقا لە بەرنامەی ڕازی دڵان ئومێ دەخوازم ڕازەکانی بەرنامەی ڕازی دڵان لە تەواوی مانگی پیرۆزی ڕەمەزانە جێی سکوونەت و ئارامی بوو بێ بۆ ئێوەی ئازیز و خۆشەویست. سپاس و ڕێز و خۆشەویستیم بۆ ستافی بەرنامە و بۆ ئێوەی ئازیزیش کە تا ئەم شەوە کۆتاییانی ڕەمەزان بینەری بەرنامەکەمان بوون. بەخوای گەورەتان ئەسپێرم، خوای گەورە یار و یاوەری گشت لایەکتان بێ و خواتان لەگەڵ و ماڵتان ئاوە.